قەیرانی داراییەکان و کاریگەری شەڕی تیرۆریستانی داعش و پچڕانی ڕێگای چەند ناوچەیەکی باشوور و ناوەڕاستی عێراق بە هەرێمی کوردستان هاوکات زیادکردنی باج و ڕسومات لەسەر کاڵا و خواردەمەنی هاوردەکراوەکان لە دەروازەی سنووری حاجی ئۆمەران لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان وای کردووە جموجۆر و ئاڵوگۆڕی بازرگانی لە دەروازەی سنووری حاجی ئۆمەران تا دێت ڕوو لە کەمبوونەوە بکات. لە ئێستاشدا بڕیاری گۆڕنی ئۆتۆمبێلە بارهەڵگرەکان شوفێرانی ئەو دەروازە سنووریەی نیگەران کردووە. تاکم پێ دوو مانگ لە مانگی دووبار بارەکەم جارە بارێکیش بارەکەم یعنی ئەو ترێلەی کە پس دەرچوو یعنی ئەو خەڵکە ماڵوا هەیە بە 4 ماڵ سیارێکیان هەیە سیارێکیان هەیە دیسان خەڵکی فەقیر نیەتی پسیارەکەی بفرۆشی و ترێلەیە بکرێتەوە بە 5-6 دەفتەر لە شۆ پەیداکە. ئیسا لە هەموو وڵاتی عێراق شەڕە لە سووریا شەڕە ئەم قەیرانی شەڕە قەیرانی هەموو عێراقی گرێتەوە نەک هەر کوردستان هەموو عێراق سووریاشی لەگەڵ یعنی ئەم داعشەوە لێ کردووە کە وەزعی حدودەکان کز بێت لە هەموو وڵاتی تو کە شەڕ بێ کاسبی لە شۆ پەیدا بێ نابێت. بازرگانانیش پێیان وایە بەڕادەیەک لاوازبوونی جموجۆڵی بازرگانی لەو دەروازە سنووریا یەکێک لە هۆکارەکانی نەبوونی جۆرە ئۆتۆمبیلێکی تایبەتە بۆ گواستنەوەی ئەو خواردن و خواردەمەنیانەی هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت وای کردووە بازرگاران ڕوو لە سنوورەکانی تر بکەن. جموجۆڵی بازرگانی یەکجار کەمی کردو لە مەرزەکەمان یەکەم هۆکارەوەیە تاجیر ئازاد نییە بە کەیفی خۆی بارەت سیارێک بار بکە بۆ نمونە ترەلەی کە پسمانیە ئەمە یاداشتێکمان بەرز کردەوە بەڕێز بەڕێوەبەری کۆمەلگا یاداشتەوە بوو کە ترەلەیکە پسما بۆ دابین بکەن کەچی تا ئێستا هیچ جوابی نەبووە ئەنجومەنەکان ڕازی نینە کە ترەلەیکە پس لە گومرگەکەمان پێڕۆ بکرێت لە مەرزەکەمان پێڕۆ بکرێت. ئەگەرچی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان لە هەوڵی چارەسەرکردنی کێشە و گرفتەکاندان بەڵام ڕۆژ لە دوای ڕۆژ گەشەی ئاڵوگۆڕی بازرگانی لە سنووری حاجی ئۆمەران بەرەو سستی و لاوازی دەچێت. کەمبوونەوەی ڕوتی بازرگانی لە مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران کە ئەوەش یەکێک لە هۆکارەکان ئەوە نەبوونی ترێلەی کەپسا کە پێشتریش بازرگانان داوایان دەکرد کە پێویستە ترێلەی کەپس هەبێت بەڵام لەبەر قەیرانی دارایی و نەبوونی لایەنی مادی شوفێرەکان تا لە ئێستادا نەکراوەتێ بەڵام لەمە دووە بڕیارمان لەسەرداوە کە لە مانجی 11 ئەم بڕیارە جێبەجێ بکرێت. دەروازەی سنووری حاجی ئۆمەران تاکە دەروازەی سنووری پارێزگای هەولێرە لەگەڵ کۆمەری ئیسلامی ئێران جموجۆڵ و ئاڵوگۆڕی بازرگانی لەو دەروازە سنووریە تا دێت ڕوو لە کەمبوونەوە و سستی دەکات. ئەمەش کاریگەری زۆری کردوتە سەرژیان و گوزەرانی ژمارەیەکی زۆری ئەو کەسانەی کارەکانیان پەیوەستە بە دەروازەی سنووری حاجی ئۆمەران بۆ پەیداکردنی بژێوی ژیانی ڕۆژانەیان. ئیسماعیل عوسمان کورد سات نیوز دەروازەی سنووری حاجی ئۆمەران.